بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنەکەن سڵاوتان لێبێت لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی باسی ڕۆژ. ئەمڕۆ باسی ڕۆژ قسە لەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەکەیت. وەک دەزاندرێ ئێمە لە وەرزی گەشتیاریدان لە هەرێمی کوردستان و وێڕای ئەوەش پێشوازیمان لە جەژنی قوربان کردووە. هەموو ساڵێک ژمارەی بەرچاو لە گەشتیارانی عێراق و هەندێک جارج لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی گەشتیاری. تەوەری ئێمە تایبەتە بە کەرتی گەشتیاری هەوڵەکانی دەستەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بۆ باشترکردنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە ئەگەری ئەوە هەیە. هەرێمی کوردستان هاوشێوەی وڵاتانی دیکەی گەشتیاری وەکو تورکیا، لوبنان ببێتە ناوچەیەکی گەشتیاری وە لەو ئاستە کە ئێستا تێیدایەوە لە چەند ساڵی ڕابردوو تێیدا بووە بەرفراوەنتروێ وە سەرنجی گەشتیارانی بیانیش بێنێتە هەرێمی کوردستان وە تەواوی کەم و کوڕیەکان سەبارەت بە کەرتی گەشتیاری هەوڵ دەدەین لەم پرۆگرامەدا گفتوگۆی لەسەر بکەین کە لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە ئێستا میوانمانە. بەڕێز مەولەوی بەخێر بن بۆ باسی ڕۆژ. ئامارەکانتان لە ماوەی 6 مانگی ئەم ساڵدا باز لەوە دەکات جموزۆڵێکی باش هەیە لە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. بڵێ کاکەمەران بە تەکید ئەو ژمارانەی کە بڵاو کرایتەوە ئاماژەیەکی بەهێزە لە بۆ ئەوەی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەنگاوێکی باش دەنیە و تۆمارێکی ئەو ڕقەمیشە تۆمارێکی مێژوویە لە بۆ گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە 1,310,000 گەشتیار هاتووە. ئێمە بەرزترین ڕقەممان ساڵی 2013 بووە لە 6 مانگی یەکەم کە 1,199,000 بووە پێش شەڕی داعش. پێش شەڕی داعش کە بەهێزترین کاتی هەموو بوارەکانی هەرێمی کوردستان ئەو کاتەی بەهێز بوو. ئەوەکو کەرتی گەشت و گوزاریش ئەو کاتەی بەهێزترین ساڵمان بوو کە گەیشتینە 6 مانگی یەکەم 1,199,000. بەڵام ئەوەی کە ئەمساڵ لە بەردەستمانە لە ساڵی 2013 بەهێزترەوە تا ئێمە نەک هەرگەڕاینەوە وەکو دۆخی جاران بەڵکو باشتریش و هیوادارم بەردەوام بین لەو باشتر بوونا و ئەم ئیشش کە دەستەی گەشت و گوزار دەکا ئیشی وەکە بە پلانێکی توکمە و بە ڕێکوپێکی باش بە هەماهەنگی هەموو لایە کراوە. یعنی هیچ دەستەیەک و هیچ وەزارەتێ بە تەنیا ناتوانێت ئیشێکی گەورەوە بکە چکە ئەمە ئیشێکی حکوومەتە بەگشتی. عەفوەن کاکەمەران بەس دەمەوێت ینی سەرۆکاتی حکوومەت و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و پارێزگاکان و یەکە ئیداریەکان و ئاسایش و پۆلیس و هەموو ئەوانەی کە ینی من دەستخۆشی لە هەموو لایە دەکەم بە تایبەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە من بە خۆم سەردانی بازگەکانم کرد. ینی ئەوانەی کە ئەو ئاسایشانەی کە لە بازگەکان بوون پێشوازیان لە خەڵک دەکرد بە ینی ئیشێکی زۆر گەورەیان دەکرد. تۆ تەسەوەر کە لە بازگەی 20,000 کەس بێتە ژوورەوە بە تەفتیشەوە بە ناونووسینەوە بە ڕێخستنەوە 20,000 کەس تەنیا بۆ پارێزگای هەولێر ڕۆژ لە یەک سەیتەرە ڕێک ڕۆژ لە یەک سەیتەرە ینی لە هەموو خاڵەکانی پشکنین 20,000 کەس نانە لە یەک سەتەرەی شێراوەی هەولێر 20,000 کەس داخل بوو. بزان چ پاڵاپەستۆیەکیان لەسەر بووە. یعنی کە ڕۆژی جەژن بووە نەیانتوانێت جەژنە پیرۆز نە سەردانی ئایلی خۆیان بکەن بەڵکو نەیانتوانێت بە تەلەفۆنیش پیرۆز بەیان لێ بکەن. یعنی ئەوە ئەرکێکی زۆر گەورەیە وەیە ئێمە دەستخۆشی لە هەموو لایە دەکەین دەڵێن ئەو ئیشە بەس بە دەستەی گەشت و گوزار دەکرا بەڵکو بە هەموو ئەوانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارن و سوپاسی هەمویان دەکەن. باش ئامارەکان دقیقن؟ بەڵێ ئامارەکان نەبەس دقیقن بەڵکو لە دقەتیش دقیقترن. یعنی دەزانی بۆ ئێمە بە وردی وەری دەگرین لە هەموو جێگەکان و ئەگەر ئەوەی شکێکی بەسیتی هەیە لە ئامارەکانی ئێمە دەتوانێت سەردانی بازگەکان بکە بەخۆی کە ببینێ چەند گەشتیار سەردانی هەرێمی کوردستان دەکا و ئێمەش پێناسەی گەشتیار بە فعلی لەسەر گەشتیار جێبەجێ دەکەین کە سێ مەرجی سەرەکی تێدا هەبێ. ئەوەی کە لە دەرەوەی جێگەی ڕاهاتووی خۆی دەبێ یەکەم ینی سەردان بکەواتە لە جێگەیەکی دەرەوە دێ هەرچەند گەشتیاری ناوخۆیشمان حساب نەکردووە ئەوەی لە هەولێر بڕۆ بۆ سلێمانی یان سلێمانی لە بۆ دووهۆک ئەوش بە گەشتیار حسابە بەڵام ئەوە ناوخۆیە. دوو دەبێت لە ماوەی 24 ساعت زیاتر ببینێتەوە. سێ نابێ کرێ وەربگرێ لەو جێگەی کە سەردانی دەکاواتە ینی نەڕۆ بۆ ئیشی مەسەن بۆ نمونە کرێکاری یاخود لە بەرمە بەستێک کە پارە یاخود قازان جێ وەربگرێ لەسەر ئەو سەردانەی.
بەتەکیید ئەوانەی کە هاتنە هەمووی گەشتیارن ڕەنگە ئەوەی کە هاتە بێ زیاتریش بێ لەوەی کە ئێمە ئاماژەمان پێکردو، بەڵام ئەوانەی کە بە گەشتیاری فعلی حساب کراون ئێمە داخلی ئاماری خۆمان کردووە. زۆرترین گەشتیار ڕووی لە کام پارێزگا کرد؟ هەولێر. جژنی پێشوو زۆربەی لە بۆ سلێمانی بوو، بەڵام ئەم جەژنە ئەوەی کە ئاماژەکان بەو 5 ڕۆژەی، ینی من باسی 5 ڕۆژەکە دەکەم ڕەنگە لە پاش ئەوەی ئەگەر بەڵام ئەوەی هەولێر دەبینم زیاترە هۆکارەکەیشی دەگەڕێتەوە لە بۆ ئەو ڕێگەی هەولێر کەرکووک کە کراوە، کاریگەری زۆری هەبوو. ینی دوای ئەوەی کە ئەلان کرا ڕێگە کراوە، من پەیوەندی بەردەواممان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی ناوەندە خوارە و عێراق، نەماوە چەند کاتژمێری سەدان پاسی گەشتیاری حزی لە بۆ تەرتیب بوو لەلایەن کۆمپانیای گەشتیاریەکان ئامادەکران لە بۆ ئەوەی خەڵکەکە زیاتر، چونکە ئەمە دوو بابەتیە، یەک بابەتی دەرونی، یەک بابەتی ئاسانکاری. بابەتی دەرونیەکە ئەوەیە کە ئەو پەیوەندیانە لە بینی عێراق و هەرێمی کوردستان باشتر بووە. دوو بابەتی ئەوەش کە بە ئاسانی دەگەنە ماماچووکە کاریگەری زۆری هەبوو، ڕەنگە 2 ساعت و 3 ساعت فەرقی دەکرد لە بۆیان ڕێگاکە. کەواتە ئێستا گرفت لە بەردەم گەشتیارێکی بیانی نییە کە بێتە هەرێمی کوردستان؟ بەڵێ هیچ گرفتێ نییە و بازگەکان زۆر ڕێک و پێکی پێشوازی لە گەشتیار دەکەن لە هەموو لایەکەوە. پارە لە گەشتیاران وەردەگیرێت؟ ئەو مۆزوعا متعلق نییە بە گەشت گوزار، بەڵام ئەوەی کە وەکو گروپاتی گەشتیاری دێ لە بۆ هەرێمی کوردستان هیچ پارەی لێ وەرناگرێت، ئەوەی گروپاتی گەشتیاری. ئەوانەی گروپاتی گەشتیاری بەڵام ئەوانەی کە وەکو خێزان دێنە هەرێمی کوردستان ئەوانە پەیوەندی بە ئێمەوە نییە، چونکە ئەوانە مەواضعی ئەمنینە، ئێمە زۆر بابەتی ئەمنی تەداخلی لێ ناکەین بەڕاستی، چونکە ئاسایشی هەرێمی کوردستانیش گرنگە. ئێمە ئەگەر ئەمن و ئاسایشمان نەبێ ڕەنگە ینی یەکێ لە هۆکارەکانی زیادبوونی گەشتیار ئەوەیە ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان هەیە. ئەگەر ئەمن و ئاسایی بۆ لە 2015 و یاخود لە 14 گەشتیار کەم بووە، بۆ هۆکارەکەشی بە تەکید و خۆتزانی ئەمنیەتی منتقە بڕک تێک چوو، داعش کاریگەری هەبوو لەسەر وەزعەکە، قەیرانی ئابووری دروست بوو، ینی کۆمەڵی کێشە دروست بوو لە عێراق بە گشتی و هەندێک لە گەشتیارانی بیانی بازدەوە دەکەن ئەوانەی دێنە هەرێمی کوردستان 10,000 دینار پارە دەدەن. ئەمە ئەو زانیارە ڕاستە؟ زانیاری وهەیە، بەڵام ئەوە لە بۆ مۆزوعی هەر معلوماتی خۆم، ئەوە لە بۆ مۆزوعی دروستکردنی بەئینە لە بۆیان جۆرێ لە ئیقامە، ینی بڵین هاتنە ژوورەوە، ینی ئێوە ئاگادار لەسەر ئێمە دەبینین پارەکە دەچێتە لای حکوومەت؟ من معلوماتم لەسەر ئەو بابەتین لەسەر ئەو بابەتە نیە. باشە، سەبارەت بە وڵاتانی دەوروبەر، وەک دەزانرێ ئێستا تورکیا لە قەیراندایە، لیرەی تورکی دابەزیوە، ئێران بە هەمان شێوە تومەن دابەزیوە. ئەمە زیانی بە کەرتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان دەگەینە یاخود بە سوود دەگەڕێت، وەک دەبینێن ژمارەکان بەرزتر بۆتەوە؟ بەڵێ هیچ کاریگەری نییە، بەعکسەوە دەبینی ژمارەکان بەرزترە. ئەوانەی کە دەچین لە بۆ تورکیەوە بە تەکید کە بەهای دراو نزمتر دەبێت، لە بۆ گەشتیار باشترە، پارێکی کەمتر خەش دەکە. بەڵام ئێمە کە دەبینین بە هەمان شێوەی گەشتیاری ناوەندە خوارە و عێراق بە لێشە و سەردانی هەرێمی کوردستان دەکەن، متمانەیان زۆر بە هەرێمی کوردستان. چییە؟ متمانەیە بە هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە. بەڵام خەڵکێک ئەگەر بچێتە تورکیاش خۆ کێشەی بۆ دروست نابێ، بچێتە ئێرانش کێشەی بۆ دروست نابێ، دەبێ هۆکاری دیکە هەبێت بە تەکید دیارە هەرێمی کوردستان جێگەی خۆشی هەیە، ڕێکی هەیە، خەڵکەکەی میوان دۆستن، پیان باشە خەڵک سەردانیان بکە. یعنی لەگەڵ ئەوەش ئێمە لێت نەشارمەوە ڕیکلامی زۆرمان کردیە لە بۆ هەرێمی کوردستان. یعنی ئێمە لە ماوەی ڕابردوو ڕیکلامی ئێمە گەیشتە نزیکەی دەست 25 میلیۆن هاوڵاتی لە ناوەندە خوار و عێراق لە ماوەی ڕابردووە سپۆنسەری تەسویقی ئێلکترۆنیکی زۆر بەهێزمان کردووە، لە چ لە دیوانی دەستە و چ لە بەراوبەرەتی گشتیەکان و هەوریشمان داوە تەنانەت هۆتێلەکان و جێگە گەشتیاریەکان ئەو سیستەمەی بەکاربێنین تەسویقی ئێلکترۆنی. بۆ نمونە من سەردانی پرۆژێکی گەشتیاریم کرد لە وەرتێ و دوونیە لە حاجی عومەران لە چۆمان، یعنی باسی تەسویقی ئەلکترۆنیمان کرد، بە حقیقەت دیار بوو مدیرەکانی خۆمان بە سوپاسەوە لەوێ هاوکاریان بوونە لەو مۆزوعانە. یعنی دەبینی تەسویقێکی ئەلکترۆنیکی بەهێز دەکەن، یعنی ئەوە ئەو خەڵکە ئیش دەکە، یعنی لە بەسڕەوە حجز دەکرێت لە چۆمان،
زۆر کاک مەولەوی ژمارەکە بەرزە وەکو خۆت باس دێوکە لە 2013 بە بەراو دەگەڵ ئێستا ڕێژەی گەشتیاری زیێدەتر بووە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە زۆر جار باس دەوە دەکرێت کە ئیستیغلال هەیە بۆ گەشتیاران یعنی مەسەلە لە نرخی هۆتێل مۆتێل خواردنگا ینی تەسعیرێکی تەواو نییە ینی نرخەکان تەزبیت کرابی بۆەوەی گەشتیار فرتوفێڵی لەگەر نەکرێت بەخۆ کەمانم باش تێ لەو بابەتی بڵێم ینی باوەڕ دەکەی نرخی هۆتێلمان ئێستا زۆر هەرزانە ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ تورکیا و لەگەڵ تەنانەت لەگەڵ ئێرانیش بەڵام من زانیاری مۆرگرتووە زانیاری دەزانی چ ئیستیغلال تۆ بڵی ئەگەر ئیستیغلال هەر لە پێش جەژن ینی خانوو هەبووە بە 120,000 بۆ ئێستا نرخەکەی بووتە 300,000 نا ئەوە شتێکی زۆر نۆرماڵە لە هەموو دنیا ئەوە دەکرێت تۆ لە های سیزن کە زەخ دروست دەبێت سعر گران دەبێت ینی ئەوە موزوعێکی زۆر طبیعیە بەڵام بەرز نابێ بەو شێوازەی کە کاریگەری هەبێ لەسەر گەشتیار من ئەوەوە ئاگادار بەڵێ ئێمە ئاگادارین بەڵام ینی بۆ نمونە تۆ لە کاتی کەسی عالم لە رووسیا ئەزم ئەگەر ئاگاد لێبێ فندق ڕەنگە بووە 20 بەرامبەر ئەوە موزایەکی زۆر ئاسایی لە هەموو دنیا ئەوەش لە هەرمی کوردستان ڕوودەدا وا بەرزبوونەوەیکی وان نییە ڕەنگە بگاتە 2 بەرامبەر لە هەندێک جێگا ئەوە زۆر ینی زۆرەکەی بەڵام بڵێم 150 زیاد بوونەکە باشە لە ڕووی پێداویستیەکان زۆر جارەنگلەی لەوە دەکرێت هەرچەندە پێشکەوتن هەیە ینی لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان هەندێک خزمەت گوزاری هەن بەڵام هەندێک گەشتیار هەیە باسی لەوە کردووە ینی پێداویستی تەواو نییە بۆ خێزانێک کە دەچێتە شوێنێکە بەڵێ کاکەمەران ئێمە ئەمساڵ لە پارەوە دەستمان پێ کرد لەسەر پرۆژەی 120 واریداتی گەشت و گوزار بەڕێز وەزیری شارەوانی گەشت و گوزار بۆ خۆی بەردەوام لەسەر خەتە لەگەڵمان و لە ئایندەش جۆرێ واریداتی ترمان دەبێت کە بتوانین بەکاری بێنین لە بۆ پەرەپێدانی جێگە گەشتیاریەکان بە خۆت دەزانی پێشتر ئەو بودجەی لە بەردەستمان نەبوو ئێستا بۆ نمونە 35 پرۆژەمان لە بەردەستە لەوە بۆ خزمەت گوزاری جێگە گەشتیاریەکان هەندێکیان جێبەجێ کراوە هەندێکیشان لە جێبکەوە بەردەوامیش ئێمە ماگانە ئەگە بڵێم ڕێژەی 5 لە بۆ 6 پرۆژەمان لە بەردەستە ینی بەردەوام ئیشی لەسەر دەکەین بۆ نمونە ئێستا لە بۆ وەکو نمونە ئەگەر باسی پارێزگای هەولێر بکەم 4-5 پرۆژەمان لە بەردەستە لە بۆ گەیاندنی ڕێگەوبان و کارەبا و لە بۆ جێگە گەشتیارەکان پرۆژە بەتاکید هەندێک دەستمان پێکردووە هەندێکیش ئەم لە پاژێژن دەست پێ دەکەین بەردەوام ئێستا جوولەی کەرتی گەشتیاری جوولەی دەست پێ کردووە ینی بەڵێ ئێمە هاتنی خەڵک هەر لە بۆ جەژن نەبووە گەشتیار ینی تۆ ئەگەر ڕۆژانی ئەتیادی تەماشا بکەی ئەگەر ئەوانەی لە ناو بازاری هەولێر سلێمانی دهۆک بگەڕێن با ببینین بزان چەندین هەرە گروپات لە ڕۆژەکە سەتان پاسی گەشتیاری داخلی هەرێمی کوردستان باشە کاک مەولەوی گیانی هەرچەندە لەمێ ئەو پرسیارانە بکەم کە لە مێشکی خەڵکە لە زهنی خەڵکە زۆر جار دەڵێن بازاری کوردستان بازارێکی سیستە بە هەر هاوڵاتیەک دەڵێ کاسبکارێک ڕەوشی ئابووری چۆنە دەرە هیچ بازار نیە بەڵام تۆ لە ماوەی 6 مانگدا زیاتر لە 1,310,000 و لەم 181,000 لە تاوەکو دووەم ڕۆژ تاکو دووەم ڕۆژ کەوایە ڕێژەکە زیاتریش دەبێت هاتنی ئەو گەشتیارانە سوودی بۆ بازاری کوردستان چییە؟ سوودی هەبووە بەڕاست؟ زۆر سوودی هەیە کاک کامەران ینی بۆ نمونە من بۆ خۆم لە نزیک بێخاڵ چون سەردانی هەر سەردانی هەموو جێگەکانم کردی بەس بۆ نمونە باز دەکەم 2 کەس دانیشتبوون ئاویان دەفرۆشت ئاو 4 کەس بەس ئاوی دەهێنات لە بۆ سەرمێزەکە لە بۆیان پێرانە دەگەیشت ئاو ینی ئاو فرۆشتنەکە پێرانە دەگەیشتن ئاو بدەنە خەڵکەکە یعنی ئەوەندە بەس لەسەر ئەوەندە قەڵەباڵغی هەبوو یعنی هەموو شتێ اینجا ئەگەر لە سایقی تەکسی بێ لە فەفرۆش بێ ئەگەر لە مەطعام بێ ئەگەر لە جێگەی شۆپینگ بێ لە مۆڵ و دوکان و تەنانەت ینی برادرێ هین لێرە بەنگلادشی هەیە هەر بۆ نمونە باسی دەکەم دنیا باسییان کرد وتیان هینێ نەوعبۆنیە دەکڕێ بە 4,000 دێ دەیفرۆشێ بە 20,000 بەس دایفرۆشێتە کورد دەیفرۆشێتە
گەشتیارتەرە ڕۆژی 45,000 دیناری هەیە بەس لەسەر ئەو کردوتم وڵا ئەو باشە ئەومە قبول ناکەین ئێوە دەبێ خەڵکی خۆمان وەلو ئەوە استغلالە نابێ ینی مەسەن تۆ شتێ بکڕی بە 4,000 بیفرۆژی بە 20,000 ئەوەی ینی وەکو حالەتێکی نائاسایی ئێمە تەماشای دەکەین ناکری ئەوە بکرێ بەڵام دەرفەتی کار دەبێت لە بۆ خەڵکی خۆمان بێ باشترە ینی دەرفەتی کار زۆر بوو بەڵێ هاوڵاتیان و شێوەیەکی ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ باشە هاوڵاتیان دەپرسن لە بەشێک لە ناوچە گەشتیاریەکان WC نییە تەنانەت هاوێز بڵدانیش زۆر کەم ینی هاوڵاتیانەوە لە کۆمنتی فەیسبوک هاتووە بۆی منەوە پرسیارە دەزانی چیا تۆ خاوێنکردنەوە لە جێگە گەشتیارەکان بەردەوام نییە هەموو کات نییە ینی سعات بڕۆن خاوێن بکەنەوە بەیانیانە ینی تۆ ینی کاتی ئەوەی کە گەشتیار نامێنێ بەیانیان زوو دەوری سعات 6 بەیانەکەی تاوەکو هەشتاوە دێ بۆیە ئەو کاتێک کە مەسەلەن ئەو سعات 4 دەڕوا بۆ ئێوێ ڕەنگە ببینی هەندە مەسەلەن پاشماوە هەیە بەڵام ناکرێ ینی ئەگەر بخۆت بڕۆ ئێستا سەردانی جێگە گەشتیاریان بکە هیچ شتێ ناڕاتە ئەو جێگەی کە تۆ ڕۆژانە نییە و خزمەت گوزاری ڕۆژانەیە بەڵام بەیانیان هەموو بەیانیانێ دەست پێ دەکا خزمەت گوزاریەکە خاوێن دەکرێت ئەوەی کە دەمینێتەوە بۆ ڕۆژی پاشتر ینی مەسەلەن جا لە سعات 8 گەشتیار دێت تا مەسەلەن 6 ئێوارە دوای ئەوان خزمەت گوزاریەکە دەکەن طبعا لە کاتی کە بوونی خەڵکەکە خزمەت گوزاریەکە بە ئاسانی ناکرێ ینی زۆر زەحمەتە لە بۆیان چکە ناگەنە جێگەکان بۆیە لە کاتی ئەو بۆنانەکە ئەو زەختە دروست دەبێ ئەکیید کابراایە کە سعات 4 ئێوارە دەبینێت دووسێ بتوڵ لەبێ فڕدرای بابینە سەر پرۆژەکان ئێوە پرۆژی گەورەتان هەیە لە کەرتی گەشتیاری لە داهاتوودا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن ئێمە وەکو حکومەت پرۆژی گەشتیاری جێبەجێ ناکەین لەگەڵ کەرتی تایبەت بەخۆی دەکا بەڵام ئێمە پاڵپشتیان دەبین پاڵپشتی کەرتی تایبەت دەبین بە هەموو جۆرەکانی پرۆژەیەکی تازە هەیە وڵی ئەوەی من دەبیرم زۆر پرۆژە هەیە یەکێ لەو پرۆژانەی من بەخۆم پێش هەفتەیە سەردانی زاخۆم کرد پرۆژێکی گەشتیارەیەکی گەورە ئەنجام دەدرێت لەوێ ینی بۆ نمونە زاخۆ پێش 4 ساڵ من سەردانی زاخۆم کرد یەک گەشتیار نەبوو لەوێ من لەو فندقی کەدا بەزیم لە زاخۆ گەشتیاری بەسڕی لێبوو دوو گروپی گەشتیاری بەسرە پێش جەژن من باسی جەژن ناکەم ڕەنگە ئێستا لە جەژن هەر ئێستا تەلەفۆنم لەگەڵ مدیری عامی پێشەوەی بێمە ناو ستۆدیۆ لەگەڵ مدیری عامی دووهۆ کرد کە زەختێکی زۆریان لەسرە بە تایبەت لە زاخۆ و مەتیقە سیاحەکە چارەسەرمان لە بۆی دانا ئەوەی کە ینی مەسن ئەو پرۆژە بەتەوەکان چی بۆ گەر باسی لێەوە جێگەی حەوانەوەمان کێشە هەیە هەموو لە جێگەی حەوانەوە کەمە ینی تەسەوەری توش ئەوە دەبین توش کێشە خواردنگەکان کراون خواردنگەکان بەڵام ئێمە هەز دەکەین ینی داوامان لە شەریکات کرد ئەوانەی کە لە بۆ سبینە مەسەلەن گروپاتیانەیە تەجلی بکەن لە بۆ حاول بکەن لە بۆ ڕۆژی شەمە یەکشەمە کەواتە ڕێژەکە ئەوەندە زۆر بۆ کە شوێنی حەوانە نیتمان ئەمە ینی زەختەکە زۆر نامانەوێت تووشی چکە ئەمە تەنسیقاتمان هەیە لەگەڵ ینی ئاگادارین لە فندقەکان چ ڕوودەدا لە بازگەکان چ ڕوودەدا شەریکات چۆن گروپات دێنێ ینی هەموو بە کۆنتترۆل دەکەین تا بزانین شتەکان چۆن دەڕاتە پێشەوە هەر بخۆم بە شخصی داوام لە چەند گروپێک کرد ینی ڕۆژێ دوو ڕۆژ با تاخیر بن لە بۆ ڕۆژی شەمە داخلی هەرێمی کوردستان بن چکە بەڕاستی جێگە نییە بە هیچ شێوەیە بۆیە پێمان خۆش نییە خەڵک بڕە ینی مەسەرن بێ سەردانی هەرێمی کوردستان بکە و لەسەر جادە بخەوێ یاخود لە ناو پارکێ بیخەوێنین دەبێت تەنسیقاتی باشمان هەبێ بابینەوە سەر پرۆژەکان بەڵێ یەکێ لە پرۆژە گەورەکانە پرۆژێکی گەورە ئەوەی بە پێی ئیتیفاقی خۆمان وتی لە نەورۆز حواڵە دەکەم نیوەی پرۆژەکە بکەمەوە کە کاریگەری دەبێت لەسەر منتیقەکە هەمووی بەڕاستی منتیقی ینی ئێمە لە هەوڵەکانمان ئەوەیە دائما پرۆژێ گەشتیاری ببینە ئەو جێگانە دوورە دەستەکان ینی لە بۆ مەسەلەن منتیقەی وەکو زاخۆ یاخود لە بۆ پێنجوێن لە بۆ مەسەلەن سیدەکان ئەو منتیقانە ینی مەسەلەن کە دوورە دەستن چۆمان ئەوانە باشە ینی ئەو جێگانە ئێستا ئیشی باشی تێدا دەکرێت خەڵکی ئیشی تێدا دەکات پرۆژێکی خۆماڵی ئەوانەی پرۆژە بەڵێ مستەسمەری خۆمانینەوە و خەڵکی خۆمان ماشاءڵڵا زۆربەی وەزعی باشە ئەگەر هەر مستەسمەری خۆمان بڕۆن پارەی خۆیان لە پرۆژە گەشتیاریەکانی خۆمان بگەین بە حقیقەت ئیشی باش دەکات کاک مەولەوی با ئەمە جدی قسە بکەین ینی ئەمە زۆر جار دەڵێن ینی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان جەنەتی سەرزەمینن بەڵام ئینسان کە بە واقعیش دەچێتە دەرەوەی وڵات
تەمەشا دەکات لە زۆربەی وڵاتانی دنیا هاوشەوەی کوردستان شوێنی گەشتیاری هەیە ینی کوردستان ئەوەندە جیانیە پرسیاری من ئەوەیە ئایا بەفعلی بەڕاست کوردستان دەتوانێت ببێتە ناوچەیەکی گەشتیاری ڕکابەر بۆ ئەو ناوچە گەشتیارانەی کە لە تورکیا هەیە لە ئێران هەیە سەبارەت بە وڵاتانی هەرێمی ناوچەکە ینی بەراوردی دەکەم کامەران دیرە تۆ تارگتت هەیە ینی ئامانجت هەیە ئەو ئامانجە لە بۆ کێ مەسەلەن بۆ ناوەند و خێرا و عێراق سروشتیە بەڵام ئەوەی کە ئێمە ینی ئێستا ئێمە ئەمساڵ زیاتر لە ئیشمان لەسەر ناوەند و خوارە و عێراق کرد واقعی بووین بەڵام ئەدڤانچەر ینی سەرکێشی لە بۆ کێە لە بۆ گروپاتی گەشتیاری جیهانیە ئەمساڵ بەشدار بووین لە کۆنفرانسێکی تایبەت بە گەشت و گوزاری سەرکێشی وڵاتی ئێمە ژینگەیەکی لەباری هەیە لە بۆ ڕاکێشانی ئەم جۆرە گەشتیارە لە بۆ هەرێمی کوردستان و زۆریش هینی لەسرە بڵین داخوازیەکی بەهێزیشی لەسرە بۆ نمونە ئێمە ئێستا چەند کۆمپانیەکمانەیە ئیش لە ئێستەوە زۆر حجوزاتی هەیە لە بۆ زستانی ئەمساڵ لە بۆ گروپاتی بیانی لە بۆ ئەوەی سەرکێشی ئەنجام بدەن لە شاخ و لە جێگە بەفراویەکانی کوردستان بۆ نمونە ئەمە بابەتێ بابەتێکی تر هەیە بابەتی مێژوو و شوێنەوار مێژوو شوێنەوار کاریگەری زۆر هەیە ینی ئەوانەی کە گەشتیارە بیانیەکان سەردانی وڵاتی و کوتورکێت دەکەن قەنەعاتە بێ زۆربیان سەردانی جێگە کەلتوریەکان دەوڵەمەندی بەڵێ زۆر دەوڵەمەندین لە بواری شوێنەواری و جێگەی گەشتیاری جێگەی شوێنەواری ساڵی پار ئێمە 14 جێگەی شوێنەواریمان نۆژەن کردەوە بۆ ئەوەی سەرنجی گەشتیاری پێڕابکێشین ئێستاش لەسەر ئەو ڕێژکەیە دەڕۆین کە ئێمە بتوانین پەرە بوو بواری گەشت و گوزاری شوێنەواری و مێژووی بدەن لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە ئەم ساڵ واقعی تر بووین ینی دەبێ ئێمە تۆزیە بە واقعی بی بکەینەوە زەختمان زۆر لەسەر ناوەند و خوارەوە عێراق کرد لە زستان هەوڵ دەدەین زەخت لەسەر لە دەرەوەی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی ئەو جۆرە گەشتیاران ڕاکێشین لە بۆ هەرێمی کوردستان ساڵی پار توانیمان سەرنجی گەشتیارێکی زۆر بیانی ڕابکێشین لە بۆ هەرێمی کوردستان لە زستان و تەنانەت گەشتیاری ناوەند و خوارە و عێراقش بە ژمارەیەکی باش دەخاتن و ئەمانە هەموو پێکەوە تەبعاً کاریگەریان دەبێ واقعێتی ئێمە لەکوێ دێکا ئێستا بە خۆت دەزانی گەشتیاری بیانی دەبێ ئیشێ باشی لەسەر بکەین ئیشێ باشتری دەوێ زۆرتریشی دەوێ و هەوڵ دەدەین وا بکەین کە ئەوە ڕیکلامێ بەهێزیشی دەوێت گەشتیاری بیانی لە ڕووی فەرهەنگ و کللتوری کردەواری خۆمان ینی دەتوانێت لەگەڵی خۆی بگونجێنێ ببێتە سەرنجی گەشتارێکی بیانی ڕابکێش لە 100 دەزانی بۆ ملەتی ئێبە میوان دۆستە ینی بۆ نمونە گرروپێکی گەشتیاری هۆڵندی هاتبوو لە بۆ هەرێمی کوردستان چبوونە سەرێ لە جێگەیە باناوینەیە نیژگەکانی هەرێمی کوردستان چبوونەوە گوندێ لە گوندەکە قبولیان نەکردبوو بڕۆن تانانی نیوەڕە لەوێ نەخۆن تەمان ئەو فەرهەنگە لە هیچ جێگەیە نییە تۆ بچی لە بۆ منتیقەیە پێ مەبەستم ئەوان گەڕانەوە لە بۆ هۆڵندا دەیان تەقریر و راپۆرتیان نووسی لە ڕۆژنامەکانی خۆیان لەسەر کەلتوری ئەم ملەتە چم کەلتورێک و فەرهەنگێکی جوانە کە وای کرد چەند کۆمپانیایەکی خۆمان هەبوو لە هۆڵندا هەوڵیان دەدەوەتیان کاکە داخوازێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە تەمان من باسی ساڵی 2013 دەکەم بەڵام وەزعەکە وای لێ هات کە ئیشەکان بڕک چوە دواوە هیوادارم بتوانین ئەو ینی بۆیە ینی ئەو میوان دۆستیەی کە لە هەرێمی کوردستان هەیە کاریگەری زۆر میوان دۆستی فاکتەرێکی باش بەهێزە سەرکیشە باشە کەمتر لە خولەکێکم ماوە دەمەوێت زانیارێکی تازەمان پێ بدەی بیکەینە هەواڵ ڕێک وایە ینی پرسیارەکەی من لە ماوەی مانگێکدا یاخود 2 مانگدا ڕێژەی گەشتیاری یاخود هەفتەیەکدا على الأقل ڕێژەی گەشتیاری بۆ سنووری پارێزگای هەولێر یاخود هەرێمی کوردستان ئەگەر لەلات بێ چەندە؟ من ئەو 5 ڕۆژە بە دقیقی هەیتم هی هەولێر نزیکەی هەولێر هینێک 85,000 ئەو 5 ڕۆژە زیاتر کەمتر تقریبا لەوەندێ چاوەڕێ ئەوەش دەکەن زیاتر بە تەکید من دەڵێم داوامان کرد لە کۆمپانیەکان گروپاکانیان دوا بخەن لە بۆ ڕۆژی شەمە و یەکشەمە چونکە داخوازیەکە زۆرە بۆ هەولێر نا هەولێر بە تەکید هەولێر
دەزانی خۆی مۆزوعەکە چێ ئێمە بە هەمان شێوە لە دوهۆکیش ئەزمەمان هەیە لە سلێمانیش ئەزمەمان هەیە بەڵام هەولێر جێگەی گەشتیاری زۆرە و جێگەی حەوانەوەشی زۆرە یعنی ئەوەی کە فەنادق کە لە هەولێر هەیە بەقەت دوو بەقەت جێگەکانی ترە شوێنی حەوانەوە زۆری هەرە ئێمە دوو بەرامبەری یعنی لە هەولێر ئەوەی کە هەیە دوو بەرامبەری شارەکانی بەڕێز مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان زۆر سوپاس سوپاس بەوێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون دووبارە جەژنتان پیرۆز و لە خۆشی دابن.